ئەم کاتتان باش هاوڕێیان، هیوادارم هەمووتان لە خۆشی دابن. ئەو ڕۆکە باس لە گرێکوێرەی وەڵامدانەوەی ئێران بۆ ئیسرائیل دەکەین. هەروەکو دەزانن هەموو جیهان چاوی لە تۆڵەی ئێران بوو لە بەرامبەر کوشتنی میوانە گرانبەهاکەی لە تاران. مەبەستمان ئیسماعیل هانیە بوو، بەڵام ئەوە نەهات. هۆکاری ئەمە چییە؟ ئایا لەبەرچی تاوەکو ئێستا ئەو تۆڵەی ئێران کە چاوەڕێ دەکرا نەهات، ئەنجام نەدرا؟ ئایا ئەوە واتای ئەوە دەگەینی کێشەیەک هەیە لەناوەی ئێران؟ چەندین کێشە هەیە، ویانیش ئێران شکستی هێناوە و کۆتایی بە کۆنسێپتی دەوڵەتی خۆی هێناوە، ناتوانێ ئیتر تۆڵە بکاتەوە و ئەو تۆڵەی کە چاوەڕێ دەکرێت بە هیچ شێوەیەک ئەنجام نادرێت. لێرەدا باس لەو هەموو تەوەرە ئاڵۆزانە دەکەین. بێگومان هەمووتان دەزانن وەڵامی ئەو پرسیارانە بە شێوەیەکی بازاڕی زۆر زۆر ئاسانە. ئێران ناوێری وەڵام بداتەوە، ناتوانی وەڵام بداتەوە، ویانیش ئێران هەر وەڵام ئەداتەوە خوای لە پشتە و بە هەمان شێوە. بەڵام ئێمە دەمانەوێت لەو لێرەدا لە چوارچێوەیەکی نیمچە زانستیانە، نیمچە ئەکادیمیانە، لە چوارچێوەی زانستی سیاست و واقعیەتی ناوچەکە و ئەوەی کە ئێران بە تایبەتی لە ناویدا دەژی، ئێمە خۆمان زیاتر بەوە دەبەستینەوە. تکایە ئەگەر دەنگم دێ شتێکم بۆ بنووسن بۆ ئەوەی دەست بە هەڵسەنگاندن و ئانالیزەکە بکەین. لەکرەماخۆ ئەگەر دەنگێ من تێ تشتێکی بنویسن، ئەگەر دەنگێ من دەبیسن داکو ئەم دەست پێ بکەن. باس لە گرێ کوێرەکانی وەڵامدانەوەی ئێران بۆ کوشتنی ئیسماعیل هانیە دەکەین. وا دیارە لێرەدا مەبەستمان لەوەدانیە ئیسماعیل هانیە کەسێکی زۆر زۆر گرنگە بۆ ئێران و ئێران وەڵامی دەداتەوە. ئێران ناچارە وەڵامی بداتەوە، بەڵکو گرێ کوێرەکە لەوەدایە، ویانیش ناچاری وەڵامدانەوەکە لەوەدایە کە ئەو چالاکیە لە ناوەوەی ئێران، لە میوانخانەکەی سەرۆک کۆماری ئێران کە لە ژێر ڕکێفی ئیستیخباراتی ئێران و سوپای ئێران و سەرۆک کۆماری ئێران و حتا لە ژێر ڕکێفی خامینەئیدای لەوێدا چالاکیەکە ئەنجام درراوە. هاوڕێیان، ئەو هاوڕێیانی لەسەر خەتم، تکایە شتێکم بۆ بنووسن تاوەکو دەست پێ بکەین. لە کرەماخۆ هەواڵێن کو دەنگێ من دەبیسن، هەگەر کو دەنگێ من تێ تشتێکی بنویسن، دەنگێ من دەبیسن تشتێکی بنویسن کام دەست پێ بکەین. هەواڵنەوە دەنگ باشە، دەنگ باشە، دەنگ نایێ، دەنگ دێ بەڕێزان. دیارە کێشەیەکی دەنگ نییە، کەواتە دەست پێ دەکەین. بەڵێ هەروەکو لە سەرەتادا باسمان کرد، چاومان لەوە بوو کە ئێران لە ماوەیەکی زوودا تۆڵەی خۆی بکاتەوە، چونکە پێشتر لە کاتی مەراسیمی کوژرانی قاسم سولەیمانی لە کرمان، هەروەکو دەزانین چالاکیەکی خۆکوژی ئەنجام درا، چەندی پێنەچوو ئێران لە ئەفغانستانیدا و زۆری پێنەچوو ئەفغانستانیش بە فڕۆکەی F-16 لە ناوەوەی ئێران لەو بزوتنەوانەیدا کە لە دژی پاکستان چالاکی دەکەن و بارەگاکانیان لە ناوەوەی ئێراندا هەیە. لە زۆر شوێنی دیکەدا ئەمەمان بینیوە. بۆ نمونە لە مانگی نیساندا کاتێک ئیسرائیل ئۆفیسی ویانیش برێن باڵیۆزخانەی ئێرانی لە ناو سووریا لە دیمەشق بۆمباران کرد، لەوێدا ئیتر چەندی پێنەچوو ئێران وەڵامی دایەوە. ئێستاکە بۆ وەڵام نەداتەوە. باسی ئەوە دەکەین. بێگومان دەبێت سەرەتا ئەوە بزانین کە ئێستاکە قۆناغێکی زۆر زۆر تایبەت لە ئارادایە. ئەو قۆناغە تایبەتە نە ئێمە و نە ئێرانیەکان و
نە ئێرانیەکان چاوەڕوانیان نەدەکرد. بەر لە هەموو شتێک خاڵی یەکەمین ئەوێ حکوومەتی پزیشکیان تا ئێستا بە تەواوەتی دانەمەزراوە و لە کاتی شەڕدا حکوومەت و ئەنجومەن و یعنی پەرلەمان نەبێ بووە بە تایبەتی وەزیری دەرەوە نەبێ بێگومان لە هیچ دەوڵەتێک ناتوانانی شەڕ بکە و ئەوەی ئێران ئێستا کە ئەبێ بیکە شەڕە نەوەکو موشکێک ویانیش لە ڕێگەی حیزبوڵڵا دوو موشک ویانیش لە ڕێگەی حوسیەکاندا دوو موشک بتەقینێ. ئێران هەروەکو بڕیاری داوە دەبێ شەڕ بکە لە دژی ئیسرائیل. شەڕەکە چۆن دەبێ دەینە سەرێ. ئێمە مەبەستمان لە شەڕدا ئەوە نییە شەڕێکی دوور و درێژی هەرێمی. مەبەستمان ئەوەیە تۆڵە بکاتەوە. تۆڵەکە دەبێ بەخۆی بکاتەوە و ئەبێ ئەو تۆڵێ زۆر تون بێ. بۆ دەبێت تون بێ باس لەوەش دەکەن. بەڵام یەک لەو کێشانەی کار ئەو تۆڵەی کە چاوەڕێ دەکرات درەنگکەوت مەسەلەی حکوومەتە. حکوومەت تاوەکو ئێستا دانەمەزراوە ئەو تاوەکو ئێستا تەماشا دەکەین کۆمەڵێک وەزیر لە ئارادانین ئەو وەزیرانە هەمویان سوێندیان نەخواردەوە لە شوێنی کارەکانیان لەسەر کورسیەکانیان دانیشتونە. خاڵی دووەمین ئەوەیە ئێران چاوەڕوانی هێرشێکی وای نەدەکرد دوای 14 نیسان. هەروەکو دەزان لە مانگی نیسان کاتێک ئیسرائیل هێرشی کردە سەر باڵیۆزخانەی ئێران لە دیمەشق و چەندین کەسایەتی پایەبەرزی ئێرانی تێدا کوژران، ئێران دەستی بە هێرشێکی بەربڵاو کرد و چەندین موشکی بالستیکی فڕێدانە ئیسرائیل. بەڵام لەبەر ئەوەی ئەمریکا و وڵاتانی هاوپەیمانی ئیسرائیل و خۆر ئاوا و ناتۆ ئیتر تەحالفێکیان پێکینا و لە ئاسمان توانیان لە ڕێگای فڕۆکەی F-22 F-35 F-16 و پاتریۆت و سیستەمی بەرگری ئیسرائیلی سیستەمی بەرگری ئاسمانی ئیسرائیلی ئایرندۆم توانیان زۆربەی زۆری موشەکەکان بکەنە خوارەوە و لە ئەنجامدا بە تەنیا کچێکی بەڕێگەز عەرەب ئیسرائیلی کوژرا لەناو ئیسرائیل. وەکوتر زیانی گیانی تاوەکو ئێستا باس نەکراوە. ئەوە واتای ئەوە نییە ئیسرائیل هیچ زیانێکی مادی بەرنەکەوتووە. کەواتە لێرەدا ئێران لە 14 نیسان ئەو کارەی کرد بۆ ئەوە بوو ئیسرائیل تەمبێ بکە. ئیسرائیل جارێکی تر فێر نەبێ هێرشێکی وا بکاتە سەر ئێران خودی ئێران چ لە ناوخۆ چ لە دەرەوە. بەڵام ئێستا کە تەماشا دەکەین کە تەماشای سیناریۆی کوشتنی ئیسماعیل هەنیە دەکەین نەوەک لە دیمەشق ئەم جارە لە ناو تاران ئیسرائیل ئەو کارێ کرد. کەواتە هێرشێکی وەکو پێشوو هیچ سوودێکی نییە وە گەڵتە جاڕیە، چونکە ئێرانیەکان بەخۆشیان دەزان ئەمیان ئەنجام داوە ئەمە سوودی نەبووە، یعنی نەیتوانیوە ئامانجەکەی بپێکینی. ئامانچیا ئامانج لەوەدا هێزی ڕادع یعنی بە ئینگلیزی دەتەرەنت واتە ڕێگریکردن و یانیش تەمێکردنی ئیسرائیل. ئامانج لە هێرشەکەی 14 نیسان ئەوە بوو، بەڵام وا دیارە ئیسرائیل تەمبێ نەبوو. کەواتە دەبێ ئێستا هێرشێکی زۆر پتەوتر ئێران ئەنجام بدە ئینجا ئەتوانێ ئیعتیباری دەوڵەت و یانیش گران و سەنگینی دەوڵەت جارێکی تر بە پێی خۆیان ئەڵێم بگەڕێنیتەوە، قازانج بکاتەوە. ئێران وایزانی ئیسرائیل لە دوای 14 نیسان جارێکی تر هێرش ناکاتە سەر ئێران، بەڵام کە تەماشا دەکەین هێرشێکی تونتری کردووە. هێرشەکە هەروەکو وتمان لە ناو تاران ئەنجامدرا، لە میوانخانەی سەرۆک کۆماری ئەنجامدرا کە لە ژێر ڕێکێفی هێزی ئیستیخباراتی و سوپای قودوسدایە. کەواتە لێرەدا چەندین خاڵی لاوازی ئێران لە ئێستادا بەدەست دەکەون کە ئێمە باس لە قۆناغ دەکەین ئەوەیە. یەکەمین ئێران چاوەڕوانی ئەوەی نەدەکرد لەو سەردەمەدا لە سەردەمێکدا کە سەرۆک کۆمار دامەزراوە و هەڵبژێردراوە مەراسیمی هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەنجام دەدرێ و سەدان میوان لە دەرەوە هاتوونە، سەدان وەزیری خارجی هاتوونە، دەیان دیپلۆمات لەوێنە لەو کاتەدا لەو شەوەدا هێرشێک ئەنجام بدرێت و هێرشەکان نەبینی.
و ئەمە لە هەمان کاتدا واتای هەڵوەشانەوە و هیچ و پوچبوونی استخباراتی نەریتی ئێرانە. استخباراتی نەریتی ئێران ئێمە باس لە استخباراتی تەواوی دەوڵەتی ئێران دەکەین لە سەردەمی مادەکانەوە تاوەکو ئێستا، بە تایبەتیش لە سەردەمی شا تاوەکو ئێستا، چونکە لە دوای شۆڕشی ئێران کاتێک کۆماری ئیسلامی ئیتر شۆڕشەکەی خستە دەستخۆی و یانیش بە مانایەکە کودەتای لەسەرکرد، ئێمە دەزانین ئەو استخباراتی شا جارێکی تر بیرۆکراسی استخباراتی شا هاتەوە سەردەسەڵات و ئەمە تەجروبەیەکی زۆر زۆرە، بەڵام تەماشا دەکەین لەو هێرشەدا ئەتوانین بڵێن استخباراتی ئێرانی بێمانا بووە، هیچ و پوچ بووە. کەواتە ئێستا ئەبینین ئێران بۆ ئەو هێرشە گەورەیە ئامادە نییە. لە کاتێکدا ئەگەری زۆرە ئەگەر ئێران تۆڵە بکاتەوە ڕنگ بێ ئیسرائیلیش وەڵام بداتەوە. مەبەستمان لە ئامادە نەبوون ئەوەیە، نەوەکو چەک و تەقەمەنی نییە، باڵکو ئەگەرەکە ئەوەیە ئەگەر ئێران تۆڵە بکاتەوە ئیسرائیلیش وەڵامی دەداتەوە. ئایا ئەگەر ئیسرائیل وەڵامی دایەوە ئێران چی بکە؟ ئایا ئەگەر کوورەنەوەیەکانی ئێران بوونە ئامانج ئێران چی دەکا؟ ئایا لە بواری دیپلۆماسیەوە چۆن دەتوانی کار بکات لە کاتێکدا وەزیری دەرەوە تاوەکو ئێستا دیار نییە چییە؟ پاشان باسی ئەوەش دەکەین. پاشان قۆناغێکی دیکەی تایبەت هەیە، ئەویش هێزە پرۆکسیەکانی ئێرانە. خۆی ئێران دوو هێزی هەیە، هێزی دیپلۆماسی ئێران بەخۆ بەڕێوەی دەبا، هێزی پرۆکسی، هێزی مەیدانی پێ دەڵێن. کەواتە ئەو هێزەی کە ئێران لە دەرەوەی سنوورەکانی خۆی بەکاریان دێنی بۆ ئەوەی لە ناوەخۆدا بتوانێ بەهێز بێ و بتوانێ دیپلۆماسیەت بکە. سەرۆک کۆمار و وەزیری دەرەوە ئەو دیپلۆماسیەتە بەڕێوە دەبن و هێزی مەیدانیش لە دەستی مرشیدی ڕوحانی دایە. ئێستاکە تەماشا دەکەین ئەو هێزانە بەڵێ ئەتوانن نائارامی دروستکەن، توانیان نائارامی دروستکەن، پێشتر لە عێراقدا نائارامیان دروست کرد لە سەردەمی بۆشدا و کاتێک ئۆباما هاتە سەردەسەڵات سوپای ئەمریکای لە عێراق کشاندەوە و لە هەمان کاتدا لە ڕێگەی حیزبوڵڵا ئەتوانن نائارامی دروستکەن، هەم لە ناوەوەی لوبنان هێزەکان نزیکی ئێران بکەنەوە، هەم بتوانن هێزێکی ڕەدع لە دژی ئیسرائیل دروست بکەن، هێزێکی ڕێگری کار لە بەرامبەر لە دژی ئیسرائیل دروست بکەن. بەڵام ئێستاکە وەزعێک هاتۆتە ئاراوە، تەماشا دەکەین جیاوازە، چونکە ئێستاکە هەموو کۆنسێپتەکە، هەموو کۆنسێپتی بەرگری، ینی چەمکی بەرگری ئێران، تێگەیشتنی بەرگری ئێران بە تەواوەتی ئاڵوگۆڕ بۆ سەرە و ژێر بووە. یەک لەوانە هەروەکو باسمان کرد، ئێستاکە ئێران ناتوانێت بە دنیا بڵێ من لە ڕێگەی حیزبوڵڵا و یانیش لە ڕێگەی حوسیەکان و یانیش لە ڕێگەی حەشدی شەعبی وەڵامی ئیسرائیل دەدەمەوە. نەخێر، دەبێت ئێران بەخۆی بیکە، چونکە پێشتر ئەو کارانەی کردووە، ئەو کارانە ئەکرێ نائارامیەک دروست بکەن، بەڵام ناتوانن لە کاتێکدا کە ئێران ئیعتیبار و قورسایی دەوڵەتی لەدەستداوە، لە ناو دەوڵەتی ئێراندا لە ناو تاراندا چالاکیەکی وا ئەنجامدراوە، میوانە شیرنەکەی سەرۆک کۆمار لە ماڵی سەرۆک کۆماردا کوژراوە، ئێران دەبێ بەخۆی بیکە. ئەمەیان یەک. بەڵام لە هەمان کاتدا لە 10 ساڵی ڕابردوو، 20 ساڵی ڕابردوو، 30 ساڵی ڕابردوو بەردەوام ئێران یاریکەر بوو لە ڕێگای هێزە پرۆکسیەکانیەوە. یعنی ئێران لە لوبنان لە بەرامبەر ئیسرائیل یاری دروست دەکرد، ئێران لە عێراق لە بەرامبەر ئەمریکا و لە بەرامبەر سونیەکان و لە بەرامبەر تورکیا یاری دروست دەکرد، نەوەکو ئەمریکا، نەوەکو تورکیا. ئێران لە سووریا یاری دروست دەکرد، ئێران لە یەمەن یاری دروست دەکرد، وانە؟ بەڵام ئێستا کە تەماشا دەکەین بە تەواوەتی پێچەوانە بۆتەوە. ئێستاکە دەبینین ئەمریکا، ئەلقاعیدا، داعش، جاسووسەکانی ئیسرائیل لە ناو ئێران گەمە دەکەن، لە ناو ئێران چالاکی دەکەن. یعنی ئێوە بیستوتانە لە 20 ساڵی ڕابردوودا ئەلقاعیدە
کە دوژمنێکی سەرسەختی ئێران بوو کێشەی لەگەڵ هەبوو لەناو ئێران بتوان یەک چالاکی بکان نەخێر بەڵام لە ساڵڕۆژی کوژرانی قاسم سلێمانی لە کرمان داعش خوڕاسان چالاکی ئەنجامدا وانە چالاکی ئەنجامدا و لە ناو تاران ئەنجامیدا و بۆیە تاران ناچار بوو هەر ئەو کاتە لە ناوەوەی پاکستان یعنی پاکستان بداتە بەرموشک وڵاتێکەکەی هێزی نوکلەری بداتە بەرموشک بزانە ئەمە چەند مەترسیدارە و پاکستانیش هەر لە ماوەی 24 سعات بە فڕۆکەی F-16 وەڵامی داوە هێزەکانی دژە پاکستانی سەر بە ئێرانی لە ناو ئێران بردومان کردن دوایی هەردوو وەزیری دەرەوە لەبەر ئەوەی بواری ئابووری هەردوو لایەن زۆر لاوازە وەزیری دەرەوەی هەردوو لا بە ناچاری کۆبوونەوە و کۆتاییان پێهێنا بەڵام بزانە ئێران بۆ ناچار بوو ئەو کاتە بە موشک لە پاکستان بدا کە هێزێکی نوکلەریە یعنی چه ئیسرائیل هێزێکی نوکلەری بی چ پاکستان هێزێکی نوکلەری بی جیاوازیەکی ئەوتۆی نییە هەردووچیان هێزی نوکلەرین بەڵام لە پاکستانیدا یعنی لەناو خاچی پاکستاندا موشکی بالستیکی لەناو خاچی پاکستاندا وانە کە هێزێکی نوکلەری و خاوەنی چەک و تەقەمەنیەکی زۆر بەهێزە و تەحەدای وڵاتێکی گەورەی وەکو هیندەکە یعنی ئەگەر مەسەلە ئابوووریەکەی کێشە ئابوووریەکەی لێ دەرخەی پاکستان وڵاتێکی کەمتر نییە لە ئێران پاکستان وڵاتێکی کەمتر نییە لە تورکیا زۆر گرنگە ئینسان ئەمە بزانێ و ئێستا کە تەماشا دەکەین هەروەکو وتمان ئەو کۆنسپتە ئاسایشەی ئێران کە هەیبوو بەرەواژی بۆتەوە ئێستا کە گەمەکان لە ناو ئێراندانا ئێستا ئیسرائیل گەمە دەکات ئیسرائیل گەمە دروستەکە و لە ناو ئێرانیش لە ناو تارانیش گەمە دروستەکە ئەمە زۆر شتێکی مەترسیدارە بە نسبەت ئێران و لە هەمان کاتدا لەو 3-4 ساڵانەی دوایی بۆ نمونە لە سەردەمی شۆڕشی ژینە ئەمینی و بەدواوە تەماشا دەکەین لە کوردستاندا لە بەڵوجستاندا هەتا لە هەرێمی ئەحواز و باشووری ئێراندا عەرەبەکان تەماشا دەکەین چالاکی چەکداری ئەنجام دەدرێت بە دەبانچە بە کلاشینکۆڤ بە چەکی نیمچە ئۆتۆماتیکی هێرش دەکرێتە سەر بارەگای پۆلیس تالیبان لە ناو خاچی ئێراندا چەندین جار هێرشی کردوتە سەر پایگەکانی ئێران و پایگەکانی ڕووخاندونە ئەمانەش تەحەدایەکەن ئەتوانین بڵێن کە ئێران لەو سەردەمەدا تەماشا دەکەین ئەو ئێرانەی سەردەمی پێشووتر نییە کەواتە ئێران یەک چارەی هەیە یان ئەوە تا ئێعتیباری دەوڵەت وندەکە یان ئەوە تا دەبێت تۆڵەی خۆی بکاتەوە بەڵام ئەو تۆڵەیە چۆن دەبێت ئەمە زۆر گرنگە لە هەمان کاتدا لەناو ئێراندا ئێمە چەندین ساڵە گفتوگۆی مەشروعیەت دەکەین کە مەشروعیەتی ئێران نەماوە نە لە لای ئۆپۆزیسیۆن ماوە ئەگەر هەبێ ئۆپۆزیسیۆن نە لە لای ریفۆرمیستەکان ماوە ئەگەر هەبێ ریفۆرم خواست و نە لە لای خودی دەوڵەتەوە تەماشا دەکەین کوڕەکەی خومەینی ڕەفسنجانی چەندین بنەماڵەی سەرکردەکانی پێشووی دەوڵەت ئیتر باس لەوە دەکەن کە ئێران مەشروعیەتی لەدەست داوە مەبەستمان لێرەدا چییە مەبەستمان لەوەدایە ئەگەر ئێران شەڕێک بکە وەکو جاران خەڵکی لەگەڵدا نییە لە سەردەمی شەڕی عێراق و ئێران ئەگەر ئێمە ناڵی خەڵک لە پشت ئێران بوو بەڵام دەنگێک نەدەبیستراوە نیە لە دژی ئێران کە بۆ شەڕی عێراق دەکەی کە بۆ شەڕی سەدام حوسێن دەکەی بەڵام ئێستاکە لە ساڵی 2019 تاوەکو ئێستا هەر خۆ پیشاندانێک ڕووەدا لە هەر شوێنێکی ئێران ڕووبدا یەک دژمی سەرەکیمان جوێ دەبێت نە غەزە نە لوبنان جانم فیدایێ ئیران یعنی ئەمە ڕاستەوخۆ هێڕشێکی خەڵکە بۆ سەر سیاسەتی دەرەوەی خامینەیی و ئەکیبەکەی واتە واز لە غەزە و واز لە لوبنان بێنە وەرەوە ناو ئێران لە ناو ئێراندا گۆڕانکاری بکە لە ناو ئێراندا ئابووری پێش بخە ژیانی خەڵک پێش بخە ئەمە شتێکی زۆر گرنگە لە بۆ هەندێ ئەوەی ئێستا کە ئێران لی دەترسێت لە تۆڵەکردنەوەی ئیسرائیل
لە هەمویان زیاتر بەڵکو خەڵک بێ کە لە خەڵک زۆر دەترسێ هەروەکو وتمان لە کاتێکدا کە لە بەلوچستان فتیلی دینامێتەکە ئامادەیە لە کوردستان فتیلی دینامێتەکە ئامادەیە لە ئەحواز فتیلی دینامێتەکە ئامادەیە لە ناو ئەزەریە توندڕۆ و ناسیۆنالیستەکان کە لە ژێر کاریگەری ئەزەربایجان و دەوڵەتی تورکیادان فتیلەکە بە تەواوەتی ئامادەیە لەو حاڵەتەدا ئێران بێگومان حیسابی ئەوە دەکا کە ئەگەر شەڕێک ڕوو بدا ڕنگ بێ ببێتە هۆی لە ناوچوونی ئێرانیش ویانیش پارچەبوونی ئێران ویانیش بیام ویانیش بە سووریا بوونی ئێران ئەمانە بەڕاستی بابەت گەلێکی زۆر گرنگن بەڵام لێرەدا هەندێک شت هەنە ناتوانین نیان بینین ڕەچاویان نەکەین ئێرانیش هەندێک کارتی لە دەستدایە بۆ نمونە ئایا رووسیا و چین ڕێگا دەدەن تاقە هاوپەیمانەکەیان لە هەرێمەکە کە ئێرانە لەمە زیاتر لاوازتر ببێ پارچە ببێ بە سووریایی ببێ ئەمەشیان بابەتێکی دیکەیە خۆی لە خۆیدا ناردنی چەکی رووسی بۆ حوسیەکانی یەمەن بڵاوبوونەوەی ئەو هەواڵە خۆی لە خۆیدا ئەوەمان نیشان دەدا کە رووسیا و چین ڕێگا بەوە نادەن ئیتر ئەمریکا و ئیسرائیل بە ئارەزوی خۆیان تاقە هاوپەیمانەکەیان لەو هەرێمە کە ئەکرێت تەحەدای هاوپەیمانەکانی ئەمریکا بکە لە ناو بچێ ئەو کارتە مرۆڤ ناتوانێت وەها بە ئاسانی وەربگرێت بابەتێکی دیکە لێرەدا کە باسی دەکەین سەرۆک کۆماری نوێی ئێرانە گوایە ریفۆرمیستە بەڵام ریفۆرمیست نییە نزیکترین پیاوی خامینەیە هەروەکو بینیمان لەو ڕۆژانەدا ئێستاکە دێمە سەری کە ئەی سلمێنم کە مەسعود پزیشکیان سەرباری ئەوەی گەلێک هوتار و گوتار و خیتابی لە نزیک ریفۆرمیستەکانە باسی ریفۆرم دەکا بەڵام کەسێکی زۆر نزیکی خامینەیە لەمە گرنگتر تەماشا دەکەین ڕووداوەکە لە کاتێکدا دێتە ئاراوە چەند سەعاتێک بەسەر مەراسیمی پیرۆزکردنی سەرۆک کۆمار لە تاران تێنەپەڕیوە یعنی لە کاتێکدا سەرۆک کۆماری پیرۆز دەکرێت و ئاهەنگ دەژێڕن پیرۆز بێ ئەی سەرۆک لەو کاتەدا تەماشا دەکەین موشکێک بەر میوانخانەی سەرۆک کۆمار دەکەوێ و میوانە شیرنەکەیان دەکوژرێ لەوێ لێرەدا ئەتوانین بڵێن ئیسرائیل تۆلێرانسی لە بۆ بچووکترین هیوای گۆڕانکاری لە ئێراندا نییە ئیسرائیل نایهەوێت بچووکترین گۆڕانکاری ئێمە ئەڵێن بچووکترین گۆڕانکاری چونکە متمانەیەکی وا بە سەرۆک کۆمار نییە ئێستا کە باسی دەکەم بۆ متمانە نییە بۆ ئەوەی کە لە ڕۆژی هەڵبژاردندا پێش هەڵبژاردندا بۆ چوونەکان چی بوون ئێستا کە چینە باسی ئەوەش دەکەم لە بۆ چ دەڵێن بچووکترین هیوا باز دەکەم بەڵام ئیسرائیل لە بۆ ئەو هیوایە بچووکەش هیچ تۆلێرانسێکی نییە و هەر لەو کاتەدا تەماشا دەکەین هێرشەکەی ئەنجامدا و سەرۆک کۆماری نوێی ئێرانی خستە ناو قوڕ خستە ناو کێشەیەکی زۆر گەورە ئێستا کە هەموو خەڵک ئەوانەی دەنجیان بە پزیسکیان داوە پەشیمانە و هیچ کەسێک ئێستا کە باوەڕ ناکەم لە ئێران هەبێ باوەڕی بەوە بێتن کە پزیسکیان دەبێتە محەممەد خاتمی دووە بە هیچ شەوێک من بەخۆم باوەڕ ناکەم بەڵام لە پێش هەڵبژاردندا بێگومان خەڵکی ئێران کە خەڵکی لایەنگری ریفۆرم کە دەیانزانی ریفۆرم خوازی لە ئێران کارێکی وها ئاسان نییە کارێکە سوک کراوە و ئێستا سەرۆک کۆمار ویانیش لە سای ئەو هێرشەی ئیسرائیل ریفۆرم خوازی زیاتر سوک کراوە سەرباری ئەوە ئێرانیەکان دەنجیان بەو سەرۆک کۆمارەدا چونکە بێگومان نایان هەوێ کەسێکی سەر بە حەمامە و سەر بە عەگال و سەر بە مەندیل ببێتە سەرۆک کۆمار هێشتان مەسعود پزیسکیان لە لای ئەوان باشترە کە هەر هیچ نەبێ ئەتوانی پێ بکەنێ پێ
سەرۆک کۆماری پێشوو نەیدەزانی پێ بکەنی حتا ئێستا کەس نەیبینیوە ئەو پیا ددانی ئەو پیاوەمان نەبینیون لە کاتی پێکەنیندا بەڵام مەسعود پزیشکیان هەرگیز نەبێتوانێت پێ بکەنی ئێستاکە تەماشا دەکەین پزیشکیان ویانیش کۆماری ئیسلامی ایران کاتێ مەسعود پزیشکیانی هەڵبژارد بۆ ئامانجێک بۆ ئەوەی بتوانێت لە ئایندەدا لەسەر مەسەلەی نوکلەری ڕێککەوتن بکە لەسەر مەسەلەی ئابووری ئێران کە کێشەی سەرەکی ئێران نەبتوانێت خۆی نزیکی خۆر ئاوا بکاتەوە ڕێککەوتنێک ئەنجام بدا بۆەوەی ئابووریەکەی بەشێک ڕزگار بکە ئێستاکە تەماشا دەکەین سەری چۆتە ناو قڕ وا دیارە دەوڵەتی ئێران و خودی پزیشکیان هەموو حسابێکیان کردێ بە حسابی ئیسرائیلیان نەکردو کە لەو شەوەدا هێڕشەکە کاتێ پیرۆزبایی لێ دەکرێت ئێستا هەموو ڕەخنەکان لەسەر مەسعود پزیشکیانە و دەنگدەرانی وەکوتم پەشیمانن کەسێکی وەکو جەواد زەریف کە کەسێکە پێشتر لە قەریاری خۆیدا ڕێککەوتنی لەگەڵ ئەمریکا مۆر کردووە و کەسێکی لە بواری دیپلۆماسیدا زۆر بەناو دەنگ و بەتوانە دیارە ئەویش کە لە لای مەسعود پزیشکیانەوە بانک کرابوو بانک هێشت کرابوو بۆی ببێتە وەزیری دەرەوە ئەمیش ئامادە نیە بێتەوە وەزیری دەرەوە دەستی لەکار کێشایەوە ئێستا تەماشا دەکەین خەڵکانی نزیکی سوپای قودس و خەڵکانی نزیکی ئیستیخبارات دەکرێنە وەزیر لەلایەن مەسعود پزیشکیانەوە بێگومان دەنگدەران پەشیمانن ئەو ڕەوشەی ئیسرائیل قورسایی ڕیفۆرمی لە ئێران کە زۆر کەم بوو ویانیش نەبوو کردە سفر ئێستاکە بابینە سەر بابەتەکە ئێران تۆڵە دەکاتەوە یان نا هەروەکو وتمان تۆڵە نەکردنەوە لە وەزعێکی وادا ئێران لە ناو دەبە تۆڵەکردنەوە ئەگەری لە دەستدانی ئێرانیە ئەگەری لە دەستدانی ئەگەری پارچەبوونی ئێرانیە ئەگەری ئەوەی هەیە کە ئیسرائیل دووبارە هێڕش بکاتەوە یانیش وەڵام بداتەوە ئێستاکە بەگشتی بە کورتی قسە لەسەر چوار سیناریۆ دەکرێت لەناو مێدیاکاندا یەک لەوانە شەڕێکی گەورە ئیتر ئێران هەرچێکی ببێ جۆی ناداتە هیچ سەدام ئاسا شەڕێک لە بەرامبەر ئیسرائیل ئەنجام بدە من ئەم احتیمالە زۆر بەلاواز دەزانم و باوەڕ ناکەم ئێران شتێکی وا بکە ئەوەی دووەم هێرشێکی وەکو ئەوەی چواردەی نیسان ئەنجامدرا دیسان ئێران ئەنجامی بداتەوە چەند موشەکێک ویانش زیاتر موشک بنێریتە ئیسرائیل و ئیسرائیلیش لە ڕێگای فڕۆکەکانی ئەمریکا و لە ڕێگای پاتریۆتی ئەمریکی و لە ڕێگای ئایڕندۆمەوە هەموو موشەکان لە ئاسمان بخاتە خوارەوە بێکاری گەریان بکە ئەمەشیان ئەگەرێکی زۆر بچووکە چونکە تاقی کراوەتەوە و ئەنجامی نەبووە دوای ئەوەی تاقی کراوەتەوە ئیسرائیل جارێک کە ئەم جارە زۆر بەتونتر لە ناو ئێران لە ئێرانی داوامزانە نەوەک لە شام سیناریۆی سێم ئێران ئیسرائیل چۆن میوانێکی ئێرانی لە ناو تاران کوشت ئێرانیش لە ڕێگای ئیستیخباراتەوە لە ڕێگای عەقلی دەستکردەوە لە ڕێگای تەکنۆلۆژیای زیرەکەوە لە ناو ئیسرائیل ویانیش لە شوێنێکی دیکە هەمان شت ئەنجام بداتەوە ئایا ئێران ئەو قووەت و قودرەتەی هەیە لە ڕووی ئیستیخباراتی لە ڕووی تەکنۆلۆژیای زیرەکەوە لە ڕووی عەقلی دەستکردەوە ئەمە تا ڕادەیەک جێگای گومانە و نیشانەی پرسیاری لەسەرە ئەگەر جێگای گومانیش نەوێت سیناریۆی چوارەم ئێران بەردەوام بە خەڵکەکە دەڵێ بەجیهان دەڵێ لی دەدەم ئەو ڕۆنا لی دەدەم سبەینا لی دەدەم ناوەڵا دووسبەی لی ئەدەم بەردێکی گەورەی لە دەست گرتووە بەڵام بەردەکە فڕێنادا حتا خەڵکەکە و دوژمنەکەشی لی بێتاقەت دەبن ئیتر بەڵام ئەمەش وەکو وتمان ئێران دەکاتە گاڵتە جاڕیەکی زیاتر لەوەک ئێستا وای لێدێ کەواتە لە ناو ئێراندا خەڵک فیتە لە بۆ وەزیرەکان لێ بدەن و قەشمەریان پێ بکەن ئیتر ئەمەشیان بە هیچ شێوەیەک ناکرێت لە کۆنسپتی ئاسایشی
ئێراندا شتێکی وا ناکرێت کەواتە ڕێگای دیکەش هەیە بێگومان ڕنگ بێ ئێران بڕیارێکی دیکە بدە لە کاتێکی گونجاودا خۆی ئامادە بکە ئەو بۆشاییانەی باسم کرد ئەگەر ئەو بۆشاییانە هەموو پڕکردنەوە واتە حکوومەت بۆشایی ئیستخباراتی بۆشایی سوپا ناکۆچیەکان لەناو ئێراندا و تەدبیر وەرگرتن لە بەرامبەر سەرهەڵدان لە ناو ئێراندا تەدبیر وەرگرتن لەوەی کە لە ناو ئێراندا هێرشێکی دیکە چ لەلایەن ئیسرائیل خودی ئیسرائیلەوە چ لەلایەن چەکدارە توندڕۆ ئیسلامیەکانەوە هێرشێکی دیکە لە ناو ئێران بکرێت ئەگەر ئەمانەی هەمووکردن ڕنگ بێ بڕیارێکی دیکە بدە ئەو بڕیارەش ڕنگ بێ ئەوانە هەمویان لە ناو خۆدا بگرێت واتە ئێران بەخۆی ماوەیە چەندین موشک بنێرێ ویانیش بەفرۆکە ویانیش لە دەرەوەی ئیسرائیل لە هێرشەی سەر کۆنسڵخانەیەک بکە ئەگەر هەبێ نازانم ئەو وڵاتە کوێیە چونکە ئەتۆ لە وڵاتێکدا هێرشی سەر کۆنسڵخانەی ئیسرائیل کردکەواتە تو هێرش کردە سەر ئەم وڵاتەش وەڵام دەداتەوە ئایا جگە لە عێراق وڵاتێکی وا هەیە ئەمەشیان نازانم نابینم یعنی ڕنگ بێ ئەزەربایجان هەبێ بەڵام لە پشت ئەزەربایجانیش ئەوە هەیە تورکیا هەیە و رووسیا ڕنگ بێ پێی خۆش نەبێ ئێران لە ئەزەربایجان ئەم کارە بکە بەڵام وەکو وتم ئەکرێ کۆمەڵێک بابەتی جیاوازتر ویانیشتونتر لە سیناریۆکەی چواردەی نیسان ئەنجام بدرێن لە چونکە لە چواردەی نیسان ڕاستە ئێران موشکی زۆری فڕێدان بەڵام حیزبوڵڵا و حوسیەکان ویانیش حەشد و شەعبی لەناو بابەتەکەدا نەبوون ئێستاکە دەکەونە ناو بابەتەکە یان نا ڕنگ بێ سیناریۆی پێنجەمیش هەبێ کە ئێمە کەسمان نازانین چۆن دەکرێت وە چێ بەشداری تێداکە لەکوێ هێرشەکان دەست پێ دەکەن ئەمانە هەمویان نازانین بەڵام ئەوەی ئەو مانۆڕانەی ئێستا کە ئێران ئەنجامی دەدا و ئەو بێدەنگیە هەمویان نیشانەی ئەوەیە کە ئێران لە ناو ئامادەکاریەکدایە لە هەمان کاتدا ئەوەی ئێستاکە لە سووریا هەیە کە ئەمە بابەتێکی جیاوازە لە دێرە زۆردا ئەنجام دەدرێ بەڕای من سووریا ئاگدارە بەڵام سووریا بەخۆی ئەڵێ بەخۆی نایهەوێ بڵێ من لە ناودامە بەخۆی نایەوێ سەرکێشی بابەتەکە بکە ئێران کارەکە دەکە لە دێرە زۆر ئەوەش لە بەرامبەر ئەمریکایە نەوەکو پێم وانییە زۆر پەیوەندی بە هێزەکانی سووریای دیموکراتیەوە هەبێ پەیوەندی سەرەکی بە ئەمریکاوە هەیە یعنی ئەمەش پەیامێکە ئەگەر شەڕی ئیسرائیل و ئێران ڕوویداویان ئێران تۆڵەی کردەوە ئەم کاتە ئەو لە ئێستاوە پەیامێک بداتە ئەمریکا ئەگەر ئەتۆ بتهەوێ بکەوێ ناو بابەتەکە بکەوێ ناو شەڕەکە ئەوە لە شوێنی دیکە ئەمن ئازارت دەدەم هەر لە بۆ هەندێک تەماشامان کرد هێرشەکە لە دێرە زۆر کە ئەنجام درا ئەمریکا سەرەتا بێدەنگ بوو هەتا وەکو هێرشبەران یعنی جەماعەتی دیفاع الوەتەنیان کە پێ دەگوترێ کۆمەڵێک کەسایەتی عەشیرەتێکن چونکە لەناو هەمان عەشیرەتدا شێخ هەیە لە لایەنگری هێزەکانی سووریای دیموکراتیکە بەڵام کۆمەڵێک کەسایەتیان سەر بە ئێران سەر بە سووریانە و لەناو خاچی سووریانە لەو بەری ئاوی فوراتن کەواتە ئیتر کاتێک ئەمان هێرشیان ئەنجامدا سەرەتا ئەمریکیەکان بێدەنگ بوون کەینی ئەمریکی هاتە سەرخەت کاتی هێرشبەرەکان گەیشتە نزیکی بیرەکانی ئەلعومەر کە گەورەترین بیری نەوتی گەورەترین پاڵێوگای سووریا لەوەیە و ئەمریکیەکان لەسەر ئەو پاڵێوگایە دامەزراون و تقریبا ئەتوانم بڵێم گەورەترین هێزی سەربازی ئەمریکیش لەوەیە کاتێک هێرشبەران نزیکی ئەوێ بوون ئینجا ئەمریکا فڕۆکەی F-22 هەڵسان هەم لە ڕۆژهەڵاتی دێرە زۆر هەم لە ڕۆژ ئاوای دێرە زۆر لە ملیسەکانی ئێرانیدا و وەڵامی پەیامەکەی ئێرانی دایەوە و پێی گوت ئەگەر تۆ بتەوێت لێرە من
عادز بکەی ئەوە من وەکو ئاڕات ناکەم زۆر بەتونتر وەڵامت ئەدەمەوە و ئەمەش پەیوەندی بە شەڕی غەزەوە هەیە نەوەکو پەیوەندی بە هێزەکانی سووریای دیموکراتیک و ناکۆچی نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و سووریا هەیە بێگومان ناکۆچی لە نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و دەوڵەتی سووریا و ئێراندا هەیە بە تایبەتی لە ناوچەی دێرە زوور هەیە و ئەمە ئەوڕۆ نییە شتێکی نهێنیش نییە بەڵام ئەم هێرشە زیاتر لە سێبەری شەڕی غەزە و لە سێبەری سیناریۆکانی وەڵامدانەوە وەڵام نەدانەوەی ئێران دژ بە ئیسرائیل ئەنجام دەدرێت هیوادارم بەرنامەکە سوود بەخش بوو بێ تکایە کەمتر خەمی مەکەن لە لایککردن لە کۆمنتکردن و هەوڵ بدەن کەناڵەکەمان بە دۆستان ئاشنا بکەن و ئەوانەی تاوەکو ئێستا ئابۆنە ئیشتراک سوبسکرایبیان نەکردووە تکایە بیکەن بۆ ئەوەی کەناڵی یوتیوب و گوگل ئاگدارتان بکاتەوە لە هەر بەرنامەیەکی نوێ کە ئێمە لێرەدا ئەنجامیان ئەدەین ئەوەش گەورەترین وەفا و پاداشتە لە بەرامبەر ماندووبوونەکانی من کە بێ بەرامبەر ئیتر زانیاری و ئانالیزی نوێتان پێشکەش دەکەم و کات لە منداڵەکانم دەگرم و لێکۆڵینەوە دەکەم چەندین سعات کاتی خۆم تەرخان دەکەم بۆ ئەو کارە بۆ ئەوەی بتوانم شڕۆڤەیەکی نوێتان پێشکەش بکەم زۆر زۆر سوپاس بۆ ئەوانەی کە تاوەکو ئێستا گوێیان لێگرتین ئەوانەی لە ئایندەدا گوێی لێ دەگرن ئەوانەی لایکیان کردووە پرسیاریان کردووە و ئەگەر پرسیارەکان پرسیار بن بێ وەڵام نامێننەوە وەی زوو سلااوم کاتێک خۆشتان بۆ خۆزم